والله دەرفەتی کارکردن لە ئێستادا بە گشتی بە شێوەیەکی بەرفراوان بوونی هەیە بەراورد بە ڕابردوو چونکە ساڵ بە ساڵ چۆن بڵێن جیهان بەرەو کراوەیی دەڕوات قۆناغەکەش کراوەتر دەبێت بۆ کاری دەستپێکردنی هەر کارێک کە ئێمە بمانەوێت و بە تایبەت ژنانی ژەگەر بیانەوێت لە هەر بوارێکدا کە کار بکەن سنووریان فراوانترە بەراورد بە پێشوون. بەڵام هەر یەکە و خولیایەکی هەیە لەو بارەدا هەیە حەز بەکاری ڕۆژنامەوانی دەکا هەیە حەز بەکاری پێشکەشکردنی بەرنامە دەکا هەیە لە بواری کامێرادا دەیەوێت ئیش بکە یان هەیە لە بواری فۆتۆدا دەیەوێت ئیش بکە و هەشە دەیەوێت لە هەم بوارەکاندا ئیش بکە ئەوەی کە دەیەوێت لە هەم بوارەکاندا ئیش بکە بەڕاستی هەم کاتی کارکردنی بڵێن بەرتەسکتر دەبێتەوە چونکە ئۆتۆماحی کارکردنی زیاترە لەوانەیە ئەوە ڕۆژێک لە ڕۆژان وای لێ بکە کە نەتوانێت وەکو پێویست بە هەموو کارەکان ڕابکە بەڵام ئەگەر کارێک هەڵبژێرێ لە هەم کاری ڕۆژنامە نووسیەکەی بیانکاری پێشکەشکردنی بەرنامە بێ یاخود بڵێن کارەکانی تر بێ ئەگەر بوارێک هەڵبژێرە بێگومان یعنی بڵێن کارکردنی شێوازی کاردنی بەرفراوانتر دەبێت و دەتوانێت باشتر یعنی خۆی بەرەو پێش بەرێ لەو بوارەدا خۆی بدۆزێتەوە لە ئێستادا ئێمە بڵێن لە سنووری ئیداری ڕاپردیا بەراورد بە ڕابردوودا ئێستا چەندین ینی بڵێن کەناڵی سەربەخۆ هەیە کە کار دەکات یاخود ئەو کەناڵانەی کە هەن سەر بە لایەنەکانن ینی بە شێوەیەکی زۆر ڕێژەی ژنان دەبینین بە شێوەیەکی بەرچاو کاری تێدا دەکەن هەم کاری بێژەری دەکەن هەم کاری کامێرا ینی بەڕاستی ئەنجام دەدەن هەم کاری دیکە بەڕاستی ئەوەی کە لە ڕابردووە ئێمە دەمانبینی کەم ژنمان دەبینی بڵێن کاری وێنەگرتنی کامێرا ئەنجام بدا تەنیا کاری بێژەری لە کاری بێژەریدا زیاتر کارەکانی خۆیان ئەنجام دەدا بەڵام ئێستا جیاوازی نییە ئێستا هەموو کارە هونەریەکان بەگشتی ژنانیش دەستی تێوەردەدەن ینی ژنانیش خۆیان لەو کارەدا ڕاستی ئەزمونیان کردووە و تێدا سەرکەوتوی ئێمە ئاستەنگی خێزانی بربەستە بەعام ینی ئاستەنگی خێزانیمان هەیە چونکە زۆربەی جار ئەمە زۆر جار دەبینم هەم لە بوارەکانی دیکەشدا کە دەبینین ژن بە ڕێژەیەکی بەرچاو بوونی هەیە بەڵام کاتێک کە دەچێتە ژیانی خێزانداریەوە ینی کۆمەڵێک ئیلتیزاماتی دیکەی بۆ دروست دەبێت هەتا ئەوەی کە شووی نەکردووە چۆن بڵێ دەسەڵات و ئەزمونەکانی فراوانترە لەوەی کە ئیشی بۆ دەکا کە تموحی زیاترە بەڵام کە لە کاتێکدا کە دەچێتە ژیانی خێزانداریەوە ڕەنگە هاوسەرەکەی ڕێگای پێنەدا ڕەنگە کە سوکاری خێزانە یعنی بڵێن هاوسەرەکەی ڕێگای پێنەدا ڕاستە لە ڕابردوودا ئاستەنگی کۆمەلگای هەبووە ئاستەنگی دیکەش هەبووە ئاستەنگی دەوروبەری هەبووە بەڵام یعنی کە دەچێتە ژیانی خێزانداریەوە زۆر بەکەمی دەتوانن یعنی دەرکەوتنیان بمێنێ وەکو لە ڕابردوودا کە چۆن ئیشیان کردووە کاریان کردووە نەکرد لە کاری ڕۆژنامە نووسی و کاری ڕاگەیاندن و ئەوانە لە بواری دیکەشدا ینی ئێمە زۆربەی جار ئەو ژنانەی کە لە ئێستا من هەر بۆ نمونەگەر باسی بواری ئەدەبیش بکەین یعنی زۆرێک لەو ژنانێک کە لە پێش ئەوەی ینی کە هەبوونەوە کە لە بوارەدا کە کاریان کردو و نووسینیان هەبووە بەڵام کاتێک کە چوونە ژیانی خێزانداری و ژیانی هاوسەرگیریان پێکێناوە ناتوانیوە وەکو پێویست بەردەوامی بە کارەکانیان بدەن بەردەوامی بە فکرەکانیان بدەن بەردەوامی بە تمحەکانیان بدەن بە تایبەتی لە کاری ڕۆژنامە نووسیدا چونکە بڵێ نەڵی کاری ڕۆژنامە نووسی بۆ خۆی کارێکی ینی بچۆن بڵێ پیشەیەکە پیشەیەکی ترسناکە ینی بڵێ و نەڵێ پیشەیەکی ترسناکە ئەو راپۆرتانەی کە ئامادەیان دەکات بە تایبەتی راپۆرتە هەواڵەکان ینی بڵێن ئەوانە وا زۆر جار کێشەیان بۆ دروست دەبێت ئەو کێشانە ژوا دەکەن بڵێ مەگە کەسەکە زۆر 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 ینی مەسەڵەن بەردەوامی بەخۆی بدا ینی چۆن دەڵێ جەریئی بێ بوێر بێ دەن ئایگینا زۆر زۆر زەحمەتە بتوانێت لەگەڵ ئەو خەموو کێش و ئازارانە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە بتوانێت بەردەوامی بە کارەکەی بدا ینی بەڕاستی ئەوانە ئاستەنگن کە ژنان ناتوانن لە بواری ئەو بوار بە تایبەتی بواری ڕاگەیاندن و کاری میدیا ئەوانە ناتوانن یعنی لە کاتێکدا کە ژیانی خێزانداری پێک دێنن بتوانن بەردەوامی پێدەن چونکە ئیلتیزاماتی ماڵ و منداڵ و چۆن بڵێ خزمەتکردنی میوان و ئەوانە وا دەکەن کە نەتوانێت وەک پێویست بە تەنگ کێشەکانی و ئیشەکانیەوە بڕوە واللهی وەک باسم کرد بەڕاستی یعنی ئەوانە ئاستەنگن چونکە ئێمە لە کۆمەڵگایەکدا پەروەردەکراوین کە ژن نابێ هەموو ئیشێ بکە ژن نابێ هەموو کارە بکە ژن بۆی نییە جگە لە بەخێوکردنی منداڵ و خزمەتکردنی ماڵ و یعنی بەڕاستی هەندێک بیر و ڕاو کولتور هەیە دەڵێ ژن هەر نابێ بێتە دەرەوە دەبێ هەر لە چوار دیواری ماڵدا خەریکی خزمەتکردنی ماڵ و منداڵ و میوان بێ یعنی بەڕاستی تموحی ژنیش نییە لەو سەردەمەی ئێستادا لەو سەردەمیکرانەوەی جیهان بەڕووی دنیادا لە سەردەمی سۆشیال میدیادا یعنی بەڕاستی ژنی شاوشێوەی پیاوان
تمحي کارکردنی هەیە تمحی ئەوەی هەیە شان بەشانی پیاوان بێتە کای کارکردن و لە کاری بەتایبەتی لە کاری ڕۆژنامەوانیدا کە بەڕاستی کاری ڕۆژنامەوانی پیشەیەکی پیرۆزە لە بەرامبەر ئەوەی کە ژنێک کە دەوێت ئەو ئیشە بکە چۆن بڵێ هەندڵی خزمەت بە خەڵک دەکا خزمەت بە چین و توێژەکانی ناو کۆمەلگا دەکا بەڵام بەداخەوە کولتوری پیاسالاری ئێمە ئەوە بەم شێوەیە لە ڕاگەیاندن ناڕوانێ هەرچەندە ینی ڕاگەیاندن لە هەندێک لە کەناڵەکاندا بەڕاستی هەندێک لەو بەرنامە ئەدای کارکردنیان لە کەناڵەکاندا چۆن بڵێ شێوازی کۆمەلگایان تێکداوە شیرازەی خێزانیان تێکداوە بەڕاستی ئەوانە ژیانی دەبنە هۆکاری ئەوەی کە چۆن دەڵێ دەسەڵاتی پیاسالاری زیاتر زاڵ بێ بەسەر دەسەڵاتی ژندا بەسەر تەمۆحی ژندا کە نەتوانێت و کە ڕێگر بێت لەوەی کە ژن چۆن بڵێ خەفەی بکە نهێڵێ یعنی ئەوەی کە دەسەڵاتی بەسەر خوشکی دادەشکیان دەسەڵاتی بەسەر خێزانی دادەشکێ ینی ئەوانە وا دەکەن کە دەسەڵاتی پیاسالاری دەسەڵاتی خۆی بەسەردا بسەپێنێت و ڕێگر بێ لە بەردەم سەرکەوتنەکانی ژن من دەیبینم ڕاستە ینی کۆمەڵێک ڕێکخراو هەیە لە ناو کۆمەڵگادا هەمووی ئامان و کارکردنیان ئەوەیە بە حساب ئەوەیە چۆن بڵێ کار دەکەن بۆ هێنانە پێشەوەی ژنانی ڕۆژنامەنە ژنانی ڕاگەیان کار دەکەن بۆ ئەوشارکردنەوەی خەڵک بۆ شیارکردنەوەی تاک بۆ شیارکردنەوەی خێزان بەڵام بەداخەوە یعنی لەو چەند ساڵانەدا ئەوەی کە دەیبینین ئەوەی کە بەرچاومان دەکەوێت جا ئایا ینی هۆکارەکەی چییە کە ئەوانیش ناتوانن وەکو پێویست ئەو خزمەت و ئەو تەمەحیکە هەیەە پێشکەش بە خەڵکی بکەن پێشکەش بە ژنانی بکەن دەستگیرۆیان بکەن چونکە بەڕاستی ژنان یەکێک لەو گرفتانەی لەو ئاستەنگەی کە لە ئێستادا ئێمە بەدی دەکەین لە ناو کۆمەلگادا یعنی ئاستەنگی چۆبڵێ ئاستەنگی مادی کێشەی بۆ هەموو خێزانەکان دروست کردووە کاتێکش کە ژنێک دەیەوێت کە بێ لەو بوارەدا کار بکە کە بەڕاستی کە هیچ لە بەرامبەر کارەکانی لە بەرامبەر خزمەتەکانیدا چۆن بڵێ مادەیەکی پێشکەش نەکرێت لە بەرامبەردا خزمەتێکی پێشکەش نەکرێت و دەستگیرۆیەک نەکرێت یعنی ئەویش ناتوانێت بەردەوام بێت چونکە بەڕاستی ئەو کاتێک کە دێتە ناو ئیشکردنەوە کاتێک دێتە ناو کاری مەیدان و کاری کارکردن و ئەوانەوە یعنی تموحێکی هەیە تموحی ئەوەی هەیە کە خزمەت بە خێزانەکەی بکە یعنی لە بەرامبەردا هاوکاری هاوسەرەکەی بکە هاوکاری براکەی بکە هاوکاری بابی بکە بەڵام لە بەرامبەردا گەر ئەوان ینی چۆن بڵێ چ ڕێکخراوەکان بێت چۆ ئەو دەستگایەکە ئیشی تێدا دەکەن کە وەکو پێویست ناتوانن ئەوانیش بەدەنگ ئەو ژنەوە بڕۆن یان ئەو ڕۆژنامە نووسەوە بڕۆن یعنی بەڕاستی ناتوانێت درێژە بە کارەکانی بدا بۆیە ڕێکخراوەکانیش لەو چەند ساڵی دواییدا بەڕاستی لە ئێستادا یعنی ساردوسڕێکی زۆریان تێدا دەبینم کە نەیانتوانی وەکو پێویست یعنی ئەو تموحەکە هەیە ئیژنان لە کاری میدیادا بەدەنجیانەوە بێن پشتگیریان بکەن دەستگیرۆیان بکەن بەداخەوە ئەمن زۆر یعنی کەمی دەیبینم زۆر کەمی دەیبینم بەڵێ بەداخەوە یەک شتی دیکە هەیە بڵێن ئەوەی کە ئێمە دەیبینین و بەرچاومان دەکەوێت و کە لە ڕابردووش بینی ومانە نەک بڵێن هەر لە کاری میدیا و لە کاری ڕاگەیاندندا هەم بۆ ئامانجەکانی تری ژنانیش زۆر جار ئێمە گلەی ئەوە لە یەکتر دەکەین دەڵێن یەکگرتوونینە یعنی بەڕاستی ئێمە ژنان لە ناو خۆشماندا یەکگرتوونین یعنی ئەو تموحەیکە هەمانە هەر یەکەمە بوو خۆمان یعنی هەوڵمان داوە یعنی نەماتوانیەوە تا ئێستا یەکتر کۆ بکەینەوە ئەو ئامانج و بەڕاستی ئەو گرنگی کە هەمانە چۆن دەڵێ بیکەینە کۆڵەکەیەک بۆی بتوانین دەستی پێوە بگرین و لە داهاتوودا ئەو خزمەتەی کە هەمانە یعنی پێشکەش بە تەواوی خەڵکی بکەین چونکە جگەلەوە شەر یەکە و لە پێناو یعنی بڵێن هەر یەکە و لە ژێر بۆچوونی لایەنێکدایە ئەوە ژوای کردووە بەڕاستی کە ژنانیش نەتوانن یعنی خۆ بەخۆ بتوانن کۆک بن و یەکگرتوو بن بۆی بتوانن ئەو پەیامی کە دەستیان پێ کردووە بەڕاستی بیگەێنن بە تەواوەتی یعنی ئەو یەکێکە لە گرفتەکان یعنی چەند دەڵێ سەر بەلایەنێکی حیزبە جگە لەوەش ئێمەش بڕین لە ناو خۆماندا وەکو ژنان بەگشتی هەم بۆ کێشەکانی ژنانیش یعنی بەعام یعنی نەکبڕین هەر لە کای میدیادا نەماتوانیەوە ژنان لە ناو خۆیاندا یەکدەنگ و یەکگرتوو بن بۆی بتوانین ئەو پەیامەی کە هەمانە وەکو ژن بیگەێنی